باسی شانس دەکەین یا ئەوەی کە هێندێک لە ئێمەش باوەڕی بۆ ئەگە خوددا شتێکی نەدا بە هیچ جۆر پێی ناگەی. هەندێک کەسیش پێیان وایە ئەوە شانسە، هەندێک کەسیش پێیان وایە هەوڵ و تێکۆشانی خۆتە. جا ئەمن کارم بۆ بە شەیدانیە خەڵک چۆین تەفسیر دەکات. چیرۆکێک هەیە باسی سوالکەرەکانی بەر دەرگای کۆشتی سوڵتان مەحموودی دەکات، سوڵتان مەحموودی غەزنەوی. دوو سوالکەر لەبەردەچی کۆشکی سوڵتانی بوونە بەردەوام کە ئەگەر سوڵتان دەچۆ دەرێ یان وەزیر و شتەکان دەچوونە دەرێ ئەوانەی لە دەرباری کاریان دەکرد. ئەو دوو ساڵکەرە بۆ خۆیان کاسبەکان لێ بوو، لەوێ ڕۆژانە داهاتی خۆیان بەدەست دێنە. یەکێکیان زۆر زمان لووس و ماستاوچی بوو، یەکیشیان کەسێکی بێ دەنگ و ئارام بوو. ئەوی زمان لووسەکە ئەگەر پاشا ئەوانە داهاتن وەزیرانە زۆر عەجیب پێ هەڵدەکوتن، زۆر زیادی زمان لووسی دەکرد و ماستاوی بۆ دەکردن. بەڵام ئەوی بێدەنگەکە ڕادەوەستاگە شتێکیان بووە هاویشت بادەنا هیچی نەدەکوت. ڕۆژێکی ئەوی زمان لووسەکە بە کابرا فەقیرەی دەڵێ تو بۆ لە فکری خۆت دانابی بڕێک پیان هەڵ بڵێ، بڕێک قسەی وا بکە، پیان هەڵ بڵێ و زمان لووسێ بکە، زۆرتر دۆژیر دەکەوێت و داهاتێکی زۆر کەمتە هیچ دۆژیر ناکەوێت. ئەو جورە دەتوانی داهاتی خۆت زۆر کەی وەزعەت باش بێ. ئەوی بێدەنگەکە دەڵێ ئەگەر خوددا نەیدا بە خۆڕایە هەچی بکەی. ئەوە دەڵێ ناشتیوانەیەوی دیکە دەڵێ دەبێ بخۆت هەوڵ و تێکۆشانتە بێ زمانت بەکار بێنی لێرە. ئەویش دەڵێ ئەگەر خوددای نەیدا سوڵتان مەحموودیش هیچ غەڵەتێکی پێ ناکرێ، یعنی پاشاش هیچ غەڵەتێکی پێ ناکرێ. ئەوی دیکە ئەو قسەی پێسەیر دەبێ و باز دەکات لە نێو خەڵکیێوانە و ئەو شتە دەگاتەوە، قسەی دەگاتەوە گوێی سوڵتان مەحموودی. دەڵێن گویا ئەو سوالکەرە بێدەنگەکەی کە لە بەردەکی کۆشکێ دەبێت ئەوای کتۆکتوی ئەگەر خوددا نەیدا سوڵتان مەحموودیش چ غەڵەتێکی پێ ناکرێ. سوڵتان مەحموود ناڕەحەت دەبێ ئەو قسەی تووڕە دەبێ و دەڵە جا باشە ئەمن پێی سەلمێنم کە ئەوە چەندە دەهەڵەدا، ئەگەر شتیان لێ بێ بزانە ئەو سوالکەرەی دیچێ دەکەم. دەڵێ ئەو سوالکەرەی کە زۆر بە من هەڵدەڵێ، زۆر قسەی خۆشن و هەمیشە چالاکە و بۆ خۆی بۆی کە پارەی پەیداکە هەموو هەوڵی خۆی دەدا بە ئەوەی تێبگەین کە بێدەنجی و ماتی هیچ نییە. دەڵێ مریشکێکی بۆ سوورکەنەوە، مریشکێکی تەواوی جوانی بۆ سوورکەنە بۆی ببرژێن، بەڵام لە نێو مریشکەکەی لە نێو زگی مریشکەکەی ئەڵماسێکی تێهاوێن مرواری دێک بە هەم مریشکەکەی بخوا هەم مرواری دەکە بۆ هەمیشە ڕزگاری بە ئەوەی دی فێر بێ کە دەبێ هەوڵ بدەی ئەوە بێدەنگدانانیش. مریشکێکی بۆ سوور دەکەنەوە و لە نێو زگیدا ئەڵماسشی بۆ تێدەنێن و دەیبەن دەڵێن ئەوە پاشا بۆ توی ناردۆ چونکی ئەتوو هەمیشە بەردەوام زیرەک بوویە و ڕێزت زۆرە بۆ پاشایی و ئەوانە و قسەت خۆشن و کەسێکی کە شێعر و شتت بە پاشای هەڵکتوانە بۆ توی ناردۆ. بەڵام سیر ئەوەیە پێشەوەی کە پاشا ئەوەی بۆ بنێرێ وەزیرەکانیش کە هەند زۆر ئەو ساڵکەرە پێڵ دەکتن، یەکێک لە وەزیرەکانیش دڵی زۆر پێخۆش دەوێت بەو پێ هەڵاکوتنەوەی ئەو قەلێکی سوورکراوەی بۆ دەنێرێ و بەڵام ئەو هیچ ئەڵماس دێنانێ، بەڵام قەلێکی بۆ دەنێرێ دەڵە ئەوڕۆ زۆر جاچی پێڵکتم و کەفی ساز دەبێ ئەو قەلەی بۆ بەرن بخوا با تێر بێ و بۆ ماڵ و منداڵەکەشی بەرێتەوە. ئیدی سوالکەرەکە کە قەلەکەی خواردۆ بەشی خۆی و بڕێکی بردەتۆ ماڵی تێرە ئەگە سوڵتان مریشکەکەی بۆ دەنێرە دەڵێن سوڵتان مەحموود ئەو مریشکەی بۆ ناردی، ئەویش دەڵێ وەڵای ئەنی شتیای نابات چون تێر بووە. بە سوالکەرەکەی دەڵێ ڕۆ چەندت کار کردو، دەڵێ وەڵا سێ درەمم کار کردو، 3 درەم. دەڵێ باشە ئەو 3 درەمە خۆ هیچ نییە، بەو 3 درەمە ئەو مریشکەت پێدەفرۆشم، ئەو مریشکە ڕەنگە 30-40 درەمی بکە، ئەو مریشکەت وەرە 3 درەمەکەم دەی پێت دەفرۆشم. ئەویش دەڵێ نا من 3 درەمەکەم بۆ من زۆرە، مریشکم بۆ چییە؟ ئەم دەچم بە شتێکی دی دەدەمە و پارەی ئەوە مریشکەم ناوێ. بەهەرحاڵیان دەبێتە زەر و بەحس و کێشە
ئاخیرەکەی وای لێ دێ چون تێر بۆ مریش کەش تازە بە دەرز ناخوا دڵە ئاخیر بەخۆ ڕای دەداتی بەخۆ ڕای دەیداتە ساڵکەرە بێدەنگەکەی و دەڵێ باشە بۆ خۆت بیخۆەوە مادام ئەوەندە ژنادەی بۆ خۆت بیخۆ و ئەمن تێرم و ئەوە دەبێت ئیدی سوالکەرەکە بێدەنگەکە مریشکەی دەباتەوە ماڵە لەگەڵ ماڵە منداڵی بیخوا و ئیدی دەڕوا نایەتەوە ساڵکەرە زمان لووسەکە هەر لەوێ دەمێنێتەوە بۆ سبێنی کردێتەوە کارێ سوڵتان پێی دەڵێ حاڵت چۆنەوانە دەڵێ قوربان باش بڕش پێڵ دەڵێ بەڵام حاڵم باشە وەلی بەهەرحاڵ ژیان سەختە و بەڕێ ناچین و ئەوانە پاشا دەڵێ دوێنێ خەڵاتێکی باشم بۆ ناردی بەدەستت گەیش مریشکەکە دەڵێ بەڵێ قوربان بەڵام ڕاستیت دەوێ تێر بووم پێش تو وەزیرەکە قەلێکی بۆ نردبووم ڕاستیت دەوێ بەخشیم بەو هاوڕێم کە لێرە بوو کابراایکی فەقیرە ئەو داهاتی کەمە و ناتوانێ بەشی خۆی کارێ بکەوان نەدام بەوی و بەڵامی دی لە دوێنێەوە نەهاتۆتەوە ئەو ڕۆیشتۆ نەهاتۆتەوە پاشا دەڵە بیگرن پاشاوە خۆ دێتەوە دەڵە بیگرن دەڵێ ئەوەی بگرن دەهێن دەڵێت تێ هەڵدەن دەڵێ هەر دەڵێت تێ هەڵدەن هەتا ئەو کاتێکە ئەو قسەی سوالکەرە بێدەنگکەی دووپا دەکات دەڵێ یا دەبێ ئەوە بڵێ یا تێت هەڵدەن دەڵێت چ بڵم دەڵێ بڵێ ئەگەر خوددا کارێکی نەهێنا سوڵتان مەحموود چ غەڵەتێکی پێ دەکرێت ئەگەر خوددا نەیدایی ئەوش دەڵێ قوربانە من ناتوانم قسەی بڵم دەڵێ تێ هەڵدەن حتاوە دەڵێ ئەویش هەر تێ هەڵدەدەنەوە ئیش دەست دەکات مەجبور دەڵێ ئەگەر پاشا ئەگەر خوددا نەیدا سوڵتان مەحموود چ غەڵەتێکی پێ دەکرێت خولاسە هەر تێ هەڵدەدەنەوەیش هەروە دەڵێ و سوڵتانیش هەر گوێی دەداتە یعنی دەواقەدا سوڵتان پێیگەیشت کە قسەی سوالکەرەکەی دی ڕاست بوو جا ئەتۆی جۆگیر ئەوەی بە شانس دادنەی بەکاری خودای دادنەی بە هەرچی دادنەی ئەوە چیرۆکەکە لە مێژوودا هەیە و پێم خۆش بۆ ڕۆباسی بکەم دوور لە کۆڕۆنای بن هەموو لایەکتان